سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی پێتان دەگەمەوە. لەم ئەڵلقەی بەرنامەکەماندا باز لە ژینگە و پێکاتەکانی دەکەین لە هەرێمی کوردستان. پرسیار ئاراستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا ژینگە چییە و لە چی پێکاتووە؟ ئایا هۆشیاری تاکی ئێمە بەرامبەر بە ژینگە لە هەرێمی کوردستان لە چه ئاسێکدایە و گەشتووەتەوە ئاستەی کا ژینگە بە بەشێک لە ژیانی خۆی بزانێت؟ ئایا ژینگەی ئێمە لە هەرێمی کوردستان لە چەند ساڵی ڕابردوودا ئەوەندەی زەبر پێگەشتووە کە جێگەی مەترسی بێت؟ بۆ وەرگرتنی وەڵامی ئەم پرسیارانە دەچمە لای میوانەکانم. ئەمڕۆ دیارە ڕۆژێکی مێژوویە لە جیهان، نزیکەی 150 دەوڵەت ڕۆژی زەوی ئەگێڕن کە کاتژمێرێکیان داناوە بۆ ئەوەی خزمەتێک بە زەوی بکەن وەکو پەیامێکی ژینگەیی لە سەرتاسەری جیهان، و کوردستانیش بەشدارە لەو هەڵمەتە هۆشیاریە سەرتاسریە. من لێرەوە دەستخۆشی لە هەموو ڕێکخراوەکان و هەموو فەرمانەکانی ژینگەکەم و هەموو ئەو کەسانەی کە لەسەر پرسی ژینگە لە خەتن و خزمەتێکی زیاتر و باشتر بۆ هۆشیارکردنەوەی هەموو هاونیشتیمانیان پێشکەشەکەن. بەڕاستی ژینگە ئەو ناوەندەیە کە هەموو زیندەوەرەکان بە مرۆڤ و بە ئاژەڵ و بە باڵندە و بە ڕۆکەوە لە دەوروبەری خۆی لە خولگەیەکا کۆگاتەوە. ئێمە بتوانین لە مناسبەتێکی یاوە تیشێکی کەم خەینە سەرەوەی کە ژینگە چییە. ژینگە بەڕاستی شوێنی لەبارە بۆ ژیان، ئەو شوێنەیە کە پێویستە تەنسیق و تەعاونێکی گەورە لە نێوان مرۆڤ و دەوروبەری خۆیدا هەبێ. هەروەکو پێغەمبەر نوح عەلەیهی سەلام لە کەشتێکەیە لەگەڵ مرۆڤەکانە لە هەموو جۆرەکانی باڵندە و ئاژەڵی کێوی کۆکردەوە بۆ ئەوەی ئەوانە هەموو تەواوکار و هاوکار یەکترین بۆ ژیان، بۆی ژیان درێژەی هەبێ پێویستەکە هەموو پێکهاتەکان خزمەت بە یەکتری بکەن، بەڵکو لە هەمووشیان گرنگتر مرۆڤە چۆن بتوانێت ئەو هاوسەنگێ بپارێزێ کە خوای میهرەبان لەسەر زەوی دروستی کردووە. مرۆڤە ئەتوانێت تەنسیقێک و تەعاونێک لە بینی درێژە پێدان لە ژیان دروستکە. ژیان بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ هەموو چین و توێژەکانی دەوروبەر، بۆیە ئێمە لێرەوە ئەتوانین مرۆڤ بە سەرچاوی یەکەم بزانین بۆ پاراستنی هەم ئاو، هەم خاک، هەم هەوا، چۆن بتوانین ئێمە مرۆڤەکان ئاشناکەین بەوەی کە خزمەتی زیاتر بە خۆیان بکەن، چونکە پاراستنی ژینگە پاراستنی خۆیانە. لێرەوە ئامادەکاریکی باشمان کردو ئێمە لە بەرنامەکانی خۆمان وەکو دەستەی پاراستن چاکردنی ژینگە بتوانین هەموو ئەو کەسانە کۆبکەینەوە لە ڕێی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیوە، داعمیان بکەین، تەعاونێکی باشمان هەبێت، تەشجیعیان بکەین بۆی گەنجانی میلەتەکەمان سەرقاڵ بن بەوەی کە چۆن خزمەتی وڵاتەکەی خۆیانەکەن. ئەم وڵاتە بەڕاستی دیاری خوای میهرەبانە بۆ گەلێکی پیرۆز کە ئاو و خاک و هەوایەکی زۆر لەباری بۆ دروست کردووە. پێویستەکە ئێمە وەکو بیبیلی چاوەکانمان بیپارێزین. وڵاتێکە کە بەردەوام بە خوێن پاراستومانە، پێویستەکە ئێمەش لە ئاستی ئەوە بین کە ژینگەیەکی وا دەسەبەر بکەین شایستەی ژیانی ئەو خەڵکە بەڕێزە بێ. لەگەڵ ئەوەشە ئێمە توانیمانە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بتوانین بۆردێکی زانستەکانی ژینگە دروستکەین. ئەو بۆردە ئومێدەکەین هەموو مامۆستایانی زانکۆ، ئەوانەی لە بواری ژینگە لەو مەیدانەدا ئەسپی خۆیان تاوداوە و توانیوانە بڕوانامەی باڵا بەدەست بێنن، ئێمە دەرفەتێکی باشیان بۆ بکەنەوە بە تەنسیق و تەعاون لەگەڵ زانکۆکانی کوردستان بۆ ئەوەی بەڕاستی ئێمە هەمیشە زانست بە لووتکە بزانین، بە سەرچاوە بزانین، بە مەرجەعێکی خۆمان بزانین. ئێمە پرس و مەشوەرەتەکانمان لەژێر تیشک و ڕووناکی ئەو بیرمەندانەمان بێ کە لە هەرێمی کوردستانە هەن. ئومێد دەکەین مامۆستایانی زانکۆ بتوانن لەو بۆردە هەمویان کۆ ببنەوە و بتوانن ئاراستەی هەموو
وەزارەتەکان و ئۆرگانەکان بکەن بە تایبەتی بۆ پرسی ژینگە تەنسیقێک و تعاونێکی باشیان هەبێ لەگەڵ دەستەی پاراستن و چاکردنی ژینگە. ئێمە ئەلحەمدوللا توانیمانە لە ماوەی ڕابردووە بۆ یەکەمین جار پەیڕۆ پرۆگرامێک بۆ دەستەی ئەنجومەنێک کە لە دەستەی پاراستن و چاکردنی ژینگە دروست بۆ بە یاسا. ئەو ئەنجومەنە پێکدێک لە نوێنەری 14 وەزارەت لەگەڵ ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنی چەند پسپۆڕێک کە هەمویان لە پلەکانیان لە ئاستی بەڕێبەری گشتیە توانیمانە جارێک کە لەگە وەزارەتەکانان نوێنەرەکانیان بە هەمان پلە دیاری بکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین خزمەتێک بە پرسی ژینگە بکەین و ئەو پرسێش بەڕاستی پرسێکی گرنگە کە بتوانین ئەو ئەنجومەنە هەتا کارابێ ئەتوانین پرسەکانی ژینگە بینە ناو هەموو جومگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە دام و دەستگاکانیان. ئێمە ئەوەی کە گرنگ بێ بەڕاستی لە ڕۆژێکی ئاوا دڵخۆشین بەوەی کە ژینگە لە هەرێمی کوردستانە بووەتە پرسێکی نیشتیمانی، بووەتە پرسێک لە سەرتاسەری هەرێمی کوردستانە. هەزار شکر بەخوا دیارە ئەکرێتە هەلێکی گرنگ لە هەموو بۆنە و مناسەبەتەکانە خەڵکی ئیش لەسەر پرسی ژینگەیەکە بە ناشتنی نەمام بە هەڵمەتێکی سەرتاسەری لە خاوێنکردنەوەی کوردستان. ئەمەش بەڕاستی دیاردەیەکە کە بەرەو هەڵکشانە چێ بووەتە حاڵەتێک کە لە هەرێمی کوردستانە خەڵکی شانازی بەوەکە کە ژینگە پارێز بێ و دۆستی ژینگە بێ و خزمەت بە ژینگە و بە هەرێمەکەی خۆی بکە. بەڵام هێشتا وەکو پێویستیش بەڕاستی هۆشیارێکە سەرتاسەری نییە، بەداخەوە ئەوانەی کە ئیش لەسەر خاوێنکردنەوەی ژینگە هەرێمی کوردستانەکەن کار لەسەر ئەوەکەن ئەو کەسانەی کە ژینگەیان تێگاوە ئەمانە ئەتوانن خاوێنی بکەنەوە. بۆیە ئێمە ئەبێ هەڵمەتەکەمان بەردەوام بێ بۆ ئەوەی ئەوانشی کە ژینگە پیسەکەن بەڕاستی بتوانن لە سنووری خۆیانە خزمەت بە وڵاتی خۆیان بکەن، خزمەت بە تەندروستی خۆیان بکەن، خزمەت بەو نیشتیمانە بکەن کە تایە ئەژین. پێشتێکی پێناسێکی ژینگە بکەین ئێمەڵێن ژینگە هەرچی لە دەوری مرۆڤە لە خاک لە هەوا لە ئاو و لە خۆی خودی خۆی مرۆڤەکە کە ئەمە هەمووی ژینگە پێکەهێنێ هەروەها ئەو زیندەوەرانی کە هەیە لەسەر زەوی کەواتە ئەمانە ئەمە بابەتی ژینگە ئەمە تەعریفەکەیەتی وەکو ژینگە کەواتە کالێکی لە نێوان ئەمانە ژینگە پێکەهێنێت. جا زانستی ژینگەمان هەیە ئەوش ئەو زانستەیە کە کۆڵێتەوە لەم شتانی کە باسمان کرد کە لە هەوایە لە خاکە لە بۆ نمونە ئاوە هەروەها لە زیندەوەرەکانی ئەوانەی کە لە ئاوان لە خاکان لە هەوان کەواتە ئەوانەی کە ئەو زانستەی کە ئەکۆڵێتەوە لەو بابەتانە لە پیسبوونی لە پێکاتەکانی چەند کەسانێک ویان چەند پسپۆڕیەک لەم زانستە خۆی ئەبینێتەوە. ئەوانش زانستی جیۆلۆجیە، کیمیایە، بایۆلۆژیە، ئەتوانین بڵین خاکە، هەروەها زانستی هەندەسەی ژینگەیە. ئەمانە هەمووی پەیوەستن بە بابەتی ژینگە و ئەکۆڵنەوە لەو پێکاتانی کە لە ژینگە هەیە و هەروەها ئەو کێشە و پیسبوونانی کە لەو سکتەرانی کە باسمان کرد، ئایا بابەتی هەوایە، بابەتی ژینگە، بابەتی ئاوە، بابەتی خۆڵ خاکە و هەروەها زیندەوەرەکان چەند زەرەر و زیانێکیان پێگەنێ لە ئەنجامی پیسبوونی ئەم بڵێن پێکاتانی ژینگە. ئێمە کاڵین ژینگە ئەمانی کە باسمان کرد هەمووی متەداخلە ناویەکان، یان ئەوە نییە بڵین وەڵا وەکو جەستی مرۆڤ وایە کە ناتوانین بەبێ بەشێک ئەوەی تر بەردەوام بێکەواتە هەر یەکێک لەمانە ئەگەر تووشی زەرەر و زیان بێت بەشەکی تریش لەگەڵ خۆیان زەرەر ئەهێنێت. بۆ نمونە ئەگەر باز لە هەوا بکەین ناتوانین هەوا جا بکەینەوە لە ئاو، ناتوانین هەوا جا بکەینەوە لە خاک. بۆ نمونە ئەگەر هەوا پیس بێت کەی بارانێک باری بارانەکەش پیس دەبێت کە هاتە سەر زەوی، ئاوی سەر زەویەکەش پیس دەبێت، ئاوی ژێر زەویش پیس دەبێت، هەروەها خاکەکەش پیس دەبێت. لەبەرەوە هەر یەکێک لەمانە ناتوانین لێکیان جا بکەین وڵین کامیان لە هەمویان گرنگتر. هەرسێکی بەڕاستی ئینسان بە چیەژی، بە هەوا ئەژی، بە ئاوەژی و هەروەها ئەگەر خاک و خۆڵ نەبێت ناتوانێت ئەو خواردەمەنیانی کە هەیە لێی دەست بکەوێت. لەبەرەوە هەرسێکی گرنگی خۆی هەیە و هەرێکیشیان تووشی کارەسات بێ و تووشی بۆ نمونە پیسبوون بێت یان تێکچوون بێت لە ڕووی بایۆلۆجی. تەوانم کاڵین پیسبوون مەبەستمانەوەی تێکچوونی هەرێکێک لەم بەشانە لە ڕووی بایۆلۆجی، لە ڕووی کیمیاوی، لە ڕووی فیزیاوی هەرێکێک لەمانە ئەگەر تووشی ئەم پیسبوونانەوەیان ئەم تێکچوونە لە بواری فیزیاوی کیمیایی بایۆلۆجیا بێت تەسیرە کاتە سەر بەشەکەیت.
ژینگە ئەگەر ئێمە پێناسەی کەینت وەکو زانستێکی فراڕەحەند کە پەیوەندی بە زۆر زانستی ترەوە هەیە نزیک بە 14 زانستی تر هەیە ئاماژە ئەکات یا دیراسی ئەو بارودۆخە ئەکات بارودۆخ و فاکتەر و هەروەها باڵێن فاکتەرە سروشتیانە کە دەوری یاوین کارمان تێ ئەکات و کاری تێ ئەکەینەوە بەرامبەری ئەجا ئەو بارودۆخەش ئەکرێت دەستکردی مرۆیی بێت ئەکرێ سروشتی بێت و ئەو بارودۆخەش ئەکرێ بارودۆخی باڵێن نازیندوو بێت لەوەی کە هەوایە ئاوە با بڵێن پلەی گرمایە کەشو هەوایە خاکە یا لەم کاتە ئێمە لێردانشن ئەم با بڵێن بارودۆخی کرد لەم جوور ڕەخساوە و ئەکرێت پێکاتەکە زیندوو بێت پێکاتەی زیندوش خۆی لە خۆیان جاریشتر پۆلێن ئەکرێت بۆ سێ جۆر ئەوەی کە لە ژینگە هەیە و سیستەمی ژینگە پێکێنێت سێ جۆرەکەش ینی بریتین لە بەرهەمهێنەر کە خۆی لە ڕووەکە ئەناسێنێت بەرهەمێنەر پێ ئەوتێ بەرهەمێنەر لەبەر ئەوەی کە ئەم بوونەوەرە لە ژینگە توانای ئەوەی هەیە خۆی بۆ خۆی خواردن دروستکات و لە سادەی ئەو خواردنەش با من جۆرێکی تر لە بوونەوەر کە پێوتێ بخۆر یا کۆنسیومەر یعنی ئەو بخۆرەش ئەکرێت جاریشکە پۆلێن کرێ بۆ دوو جۆر بخۆر هەیە بەس ڕووەک ئەخوات بخۆر هەیە ڕووەکش ئەخواوت ئاژەڵیش ئەخوات ئێستا ئێمە لە جۆری بخۆری دووەمین سێکەندەری کۆنسیومەر و بخۆری کەشمان هەیە تەنها گۆشخۆرە و جۆری سێهەم لە بوونەوەرەکانی ناو ژینگەکە سیستەمی ژینگە پێکێنێ بریتێ لە شیتەڵکەرەوەکە بەواتای ئەوەیە تەواوی ئەو پێکاتانەی کە تێکەڵ بە جستەی ئێمە بوو ئێمە لێ بنیاد دراوە و دروست بووە ئەمە لە ژینگە سەرچاوی گرتووە لە سەرچاوی گرتووە وەک نمونەیەک یعنی من حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەگەر ئێمە وەکو توخمی سادە سەیر بکەین ئەبینین لە ستا تقریبەن 97 جەستەمان لە 4 توخمی ژینگەیی پێکاتوە یا 4 توخمی پێکاتوە کە خۆی لە ئۆکسیژین و کاربۆن و هایدرۆژین و نایترۆژین پێکێنێت ئەو توخمانە پێکەوە مەسەلە کۆمەڵی ئاوێتیان دروست کردو ئاوێتەکان بوون بە مادەی زین و خانە و شانەی جیاوازێن دروست بوو و ئەم بوونەوەری وەکو ئێمە لێ دروست بووە کاتێکیش کە ئێمە ینی کۆتاش یانمە بێ طبی یەکێک لە خەسڵەتەکانی بوونەوەرەکان ئەوە لایف سپانی هەیە تەمەنێکی دیاریکراوی هەیە کاتێک کە کۆتایی بە تەمەنیش هات ئەو کاتە تەواوی پێکاتەی جستەی ئەم بوونەوەرانە ئەگەرێتەوە بۆ ناو ژینگە لە چوارچێوەی سوورێکە کە پێوترێت سووری بایۆجیۆکیمیکەل سایکل بایۆجیۆکیمیکەل یعنی سوورێک کە توخمەکان خۆی لە ناو پێکاتەی ناو زیندوو ئەبینێت تێکەڵ بە زیندوو ئەبێت و جاریشکە تێکەڵ بە نازیندوو ئەبێت بۆ نمونە هەندێک لەو پێکاتانەی کە تێکەڵ بە ڕووەک ئەبێت کاتێک وەکو بخۆرێکی خۆیی ئۆتۆترۆف ناو ئەبێت بەشێکی لە هەوا وەرەگرێت بەشێکی هەوا مەسەلە گازی دۆمۆکسیدی کاربۆن و ئاو لە کوێ وەرەگرێت لە ناو خاک بەڵام ئەو ئاوە خۆی سەر بە بەرجێکی ترەکە پێوتە بەرجی ئاوی هایدرۆسفیر یعنی لەم دوو پێکاتە سادەیە ئەم ڕووەکە ئەتوانێت بەهۆی تیشکی ڕۆژ بەهۆی ئەو پلاستیکاتانی کە تایەتی با بڵێن دوو پێکاتی سەرەکی زۆر گرنگ بۆ دروستبوونی هەموو ژیانێک پێک بێنێ کە بریتێ لە شەکری گلوکۆز لەگەڵ ئۆکسیجین ئەم بوونەوەرە ئەگەر بوونی نەبێت ئەگەر بوونی نەوەبێت کە با بڵێن پێکاتەیەکی بنەڕەتی ژینگێ ئەو کاتە ژیانیش ناکرێ بەردەوامی هەبێت چونکە با بڵێن جۆرێک لە پێکاتەکانی ژیندێ کە بخۆریان ناوە ئەمانە وابەستن بە بوونی ئەمانەوە هەر ئەمەش هۆکار بوو نەمانی ئەمانە وای کرد لە سەدەیە لە چرخە جیۆلۆجیەکانە با بڵێن دایناسۆرەکان قڕ بن چونکە دایناسۆرەکان هەمان ڕۆخۆر بوون وای لە هات ژمارەیان زۆر بوو ڕۆک بەشی نەکرد کەوتنەیەک کە کەوتنەیەک ئەو کاتە خۆشیان ڕۆژی خۆیان نەکرد و کۆتایی بە تەمەنیان هات یعنی 65 میلیۆن ساڵ بەرلێسە کەواتە ئێستا با بڵێن پێناسەی زۆری هەیە یعنی بەپێی تێڕوانینی جوگرافی ناسێک بەپێی تێڕوانینی مەسەلە کەسێکی کیمیایی تێڕوانینی کەسێکی بایۆلۆژی کەسێکی ئاسار هەری یەک لە دیدی خۆیەوە پێناسە بۆ ژینکاکە بەس بە شێوەیەکی گشتی وەکو بە بڕستموت ژینگە بریتێ لە تەواوی ئەو بارودۆخەی کە دەوری یاوین و بارودۆخەکان وەکو ئاماژەمان پێکرد ئەکرێ دەستکردی مرۆیی بێ ئەکرێ سروشتی بێت و بارودۆخەکان نەک ئەکرێت بارودۆخەکان ئەکرێ زیندوو بێت ئەکرێ نا زیندوو بێت
ئەوانە کار لە ئێماکە بەرامبەر ئەوەش ئێمە کار لەواکەین بەڵام ئێستاکە بە هۆکاری زۆربوونی مرۆڤ وەسەرکێشی مرۆڤ بۆ دابینکردنی خواستەکانی مرۆڤ ڕەگەزی سەرەکی ئەم سیستەمی ژینگەیە کە کارێکی و فشارێکی گەورەی لەسەر ژینگە داناوە بۆ هۆیشەوە ئەنی چەندەها گرفتی و پرسی ژینگەی دروست بوو لەوانەیە چێک لەو گرفتانە بریتێ لە پیسبوونی ژینگە. ژینگە تعریفەکان بۆ ژینگە زۆرن ینی زۆر لە زانایان بە چەندین شێواز تعریفکراون بۆ ژینگە بەڵام یەکێک لە جوانترین و باشترین پێناسەکان بۆ ژینگە کرێت ئەوەی کە دەتوانین ژینگە دابنێن بە هەموو ئەو پێکهاتانێ بە هەموو ئەو پێکات زیندە و نازیندگیانەی کە لە دەوروبەری مرۆڤدا جگە لە خودی مرۆڤ خۆی ئەوانیش ئەگەر مەسەن بە دیوێکە لە پێکاتەکانی ئاو هەوا و خاک لە پێکاتە زیندوی و نازیندەکان لە ڕوەک لە گیانەوەران بە خۆی گشتی ئەمانە دەوترێت ژینگە بە تەعاملکردنی مرۆڤ لەگەڵ ئەماناو بۆ زانستی کە لەم پەیوەندی دەکۆڵێتەوە کە پەیوەندی مرۆڤ لەگەڵ ژینگەکەی دەوروبەریە دەوترێت زانستی ژینگەی بۆیە کارکردن لە بواری ژینگە زیاتر لە پێکاتەکان یاخۆی ئەبینێتەوە کە کارکردنە لەسەر ئاو ژینگەی ئاوی ژینگەی هەوا ژینگەی خاک لە بەشی زیندەوەرانیش کارکردنە لەگەڵ زیندەوەرانی چ لە ڕوەکی چ لە گیانەوەری بۆ بە بەشێکی گشتی ژینگە خۆی لەم پێناسی تا چڕێکاتەوە لە پەیوەندی مرۆڤ لەگەڵ ئەم پێکاتانەی کە لە دەوروبەریایەتی دەوترێت ژینگە و زانستی ژینگە ژینگەی خۆزگە بوون توانی وایە کە بموتایە ینی بە شێوازێکی بە داتا ینی ئەمە قسە بمان بکردایە بە ئەکادیمیان کە بمانتایە ژینگەی هەرێمی کوردستان لە قۆناغێکتایە یاخود کۆمەڵێک داتامان لەبەردەسایە بەڵام بەداخەوە کە لە هەرێمی کوردستاندا ناوەندێکی زانستیمان نییە بۆەوەی کە بە داتا قسە بکەین تەنها ئەوەی هەیە کە بە چاو بینێ لە ژینگەی هەرێمی کوردستان ئەوەی کە ئەبینرێت کەمە بە چاو ئەیبینین لە حاڵەتێکی لە چاو وڵاتە ئابوووریە گەورەکانە ژینگەیەکی زۆر پیس نییە بەڵام بەم ڕیتمە کارکردن بەم شێوازە کارکردنە کە کارەکرێت بۆ تێکدانی ژینگە لە ئاستێکی باشانین وە بەرەو خراپتر ئەڕۆین چونکە ئەگەر سێری ئەو لاینانە بکەین کە لە مەسەن ژینگەیان پێگەێناوە یەکێکیان بریتێت لە ئاو دەبینی ئاو لە وڵاتی ئێمە زۆربەی زۆری ئاو لە وڵاتی ئێمە هیچی ئاومان چارەسەر ناکرێت پاشەڕۆی شلیمان هەیە ئەتیدە سەر کارگە معاملەکان کۆمەڵێک کارگە و معاملی زۆرمان هەیە لە پاڵاگۆی نەتوی لە کارگەی ئاسن لە کارگەی چمەت و ئەمانە بینی زۆربیان بە فلتەری ژینگا تێپەڕ نابن یاخود بەشێکان پێش دروستبوونی ژینگە ینی دروستبوون زۆر پابندین بە یاسا و بەڕێنمایە ژینگەیەکانەوە ڕێژێکی زۆر ئۆتۆمبیل لە هەرێمی کوردستاندا هەیە کە کوالیتێکی باشیان نییە لەگەڵ یاساکانی ژینگان نەبوون ڕێژێکی سەوزایی پێویست لە هەرێمی کوردستان کە ئەمانە بە واقع کە سەیریان نەکەیت و کە بەردەوام لە کارکردنان بۆ تێکدانی ژینگە لە هەمان کاتژە ئەو هەنگاوانەی کە بۆ ڕێگریکردن لەم سەرچاوانەیە کە بنە هۆی پیسبوونی ژینگە هەنگاوەکان سەریحن هەنگاوەکان ینی لەگەڵ زیادبوونی سەرچاوەکانی پیسبوونی ژینگە هاوتەری بنین بۆ ئەتوانین بڵێن ژینگەی کوردستان بەم ڕیتمە بڕات زیاتر بەرەو کارەسات بوونی بەرەو خراپتر ئەڕات تا لەوەی کە ئومێد بکەین بەرەو باشتر بڕات. ئێمە لەوەی کە لە هەرێمی کوردستانە ئاستی ڕۆشنبیری خەڵک ئاستی هۆشیاری خەڵک لە چ مستەوایەکایە بەڕاستی لە مستەوایەکی باشایە خەڵکی هەرێمی کوردستان هەمویان شانازی بۆکەن خۆیان بە ژینگە دۆست بزانن ژینگە پارێز بزانن لە هەرێمی کوردستان بەڵام لەگەڵەوەی شابەڕاستی هەڵمەت و هۆشیارەکان زۆر پێویستە تەنسیقێک و تەعاونێ لە بینی ئۆرگانەکانە دروست بکرێت چونکە ئەوەی لە هەرێمی کوردستانایە ئەوەی لە حکومەتایە و ئەوەی لە ڕێکخراوەکانایە ئەوەی لە کۆمپانیاکانایە ئەوەی لە کەرتی تایبەتایە لە کەرتی گشتیە بە شێوەیەکی گشتی پێویستەکایمە تەعاونێکی مەیدانیمان هەبێت لەسەر پرسی ژینگە چونکە دوجار هەمومان خەڵکێ وڵاتین هەمومان خەڵکێ نیشتیمانین هەمومان وەکو یەک پێویستیمان بە هەوای پاک هەڵیمژین پێویستیمان بە ئاوی پاکەیە بۆ خواردنەوەی ڕۆژانەمان هەمومان پێویستیمان بەو خاکە پاکە هەیە کە لەسەری ئەژین ئێمە هەمیشە وتومان ئێمە خاکی کوردستان وەکو مزگەوت سیرەکەین
پێویستەکە هەمیشە نوێژی بێ، هەمیشە پاک بێت، چونکە گەر خاکەمان پاک بوو تەسیری لەسەر ئاوی ژێرزەوی هەیە، تەسیری لەسەرەوەی هەیە پیس نەبێت و نەبێتە پیسبوونی بۆ هەوای هەرێمی کوردستان. ئەم هۆشیاریە سەرتاسەریە پێویستی بەوە هەیە بەڕازی لە هەنگاوێکەوە کە دەستی پێکردووە هەتا دوا ساتی ژیان لەسەر ڕووی زەویە ئێمە بێ لە ئاستی هۆشیاری خۆمان بەردەوام تەرکیزکەین. بۆیە ئێمە لە ناوەندەکانی خوێندن کارمان لەسەر ئەمە کردووە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی پەروەردە بەردەوامین لەسەر ئەو هەڵمەتە نیشتیمانی کە بمانەوێ ژینگە بپارێزین لە هەرێمی کوردستان پێویستەکانەوەی داهاتوومان هەر لە ئێستا گۆشکەین بەوەی کە نیشتیمانی خۆی خۆش بێ، ژینگەی خۆی خۆش بێ، وڵاتی خۆی خۆش بێ و توانیمانە الحەمدوللا لە بینی وەزارەتەکان تەنسیقێکی باشە بێ بۆ ئەوەی پرسی ژینگە بکەینە پرسێکی گشتی. توانیمانە لەگەڵ وەزارەتی ئەوقاف هەم لەسەر مامۆسایانی ئاینی هەم لەسەر هەموو پەرزگاکان لە هەرێمی کوردستانە کە ڕۆژەکانی ژینگە هەم ڕۆژی ژینگەی کوردستان هەم ڕۆژی ژینگەی جیهانی بکەینە پرسێکی نیشتیمانی بۆ ئەوەی ببێتە دەرفەتێک بۆ ئەوەی هۆشیارێکی باشتر لە کەناڵەکانی خۆیانەوە بە هاونیشتیمانیانی هەرێمی کوردستان بدەن. ئێمە الحەمدوللا تەنسیقێک و تەعاونێکمان هەیە بە تایبەتیش لەگەڵ وەزارەتی شارەوانی بۆ ئەوەی چۆن بتوانین خزمەتێک بە پاک و خاوێنی لە هەرێمی کوردستان کەین و لێرەیشەوە بەڕاستی منەمەوێ کەمە دەرفەتێک داوە لە هاونیشتیمانیانی خۆشەویستەکەین کە ئەم بەهارەی ئەمساڵ بەهارێکی زۆر جوان دیارێکی خوای گەورە سفرەیەکی جوانی ڕازاوە و درەوشاوە و نەخش و نیگارێک کە هەموو سەلماندنی ئەوەیە کە جارێکە ژیان دووبارە ئەبێتەوە خوای گەورە نمایشێکی جوانی بۆ هەرێمی کوردستانە کردووە. هاونیشتیمانیان بەدڵێکی خۆشەوە بتوانن سوود لە سەیرانگاکان و لە شوێنە گشتەکان بەرن. ومێدەکەین ئەو سوودەوا بێت بتوانۆکو ماڵی خۆیان سەیریکەن، شوێنەکان بەڕاستی بە پیسی بەجێ نەهێڵن. ئەوە ئاستی بەرزی خۆیان نیشانەدا و ئاستە هۆشیاری ڕۆشنبیری پیشانەدا کە بزانن دوای خۆشیان هەر کەسی کە سوودی لێبینێ هەر ئەوانە و خۆشیان بەڕاستی بڕوان بەوە هەبێت کە جارێکی ئەچنەوە ئەو شوێنەوە حەزکەن شوێنێکی باشیان لە دوای خۆیان بەجێهێشت بێت. بۆیە ئێمە لەگەڵ وەزارەتەکان تەنسیق و تەعاونێکی باشمان هەیە بە تایبەتی تریش لەگەڵ وەزارەتی تەندروستی چۆن ئێمە تەعاونێکمان هەبێ هەم لەسەر دەرمانی ماوە بەسەرچوو هەم لەسەر پاشماوەی پزیشکی لە نەخۆشخانەکان و لە عیادەکان و لە نەخۆشخانەی ئەهلیەکان چۆن بتوانین ئەوانە بە شێوەیەکی زانستی لە ناوبەرین بۆ ئەوەی نەبێتە کێشە. الحەمدوللا بۆ ئامارەی کە وەزارەتی تەندروستی ئەلانی کرد ئەمساڵ ڕێژەی توشبوون بە نەخۆشی سەرەتان هەرچەند هەیە بەڵام لە ئاستی ستاندەری نێودەوڵەتی ئاستێکی نزمتری هەیە و داواشمان کردووە بە تەنسیق لەگەڵ وەزارەتی تەندروستی بتوانین لەو شوێنانەی کە ئەو نەخۆشیە گەشەی کردو زیادی کردو هۆکارەکانی بزانین ئەو پرسانەی کە ژینگە لەو منتیقانە زیاتر کاری لەسەرکەین نەهێڵین ئەو دیاردانە زیاد بن و بەرەو کەمبوونەوە و کۆنتترۆڵیان بەرین. بۆیە ئێمە بە هەموو شێوەیەک بەڕاستی لە تەعاونیان لەگەڵ وەزارەتەکان بە تایبەتی هاوردەکردنی ئەو کاڵا و شتومەکانی کە دێنە کوردستان بتوانین ئەوانە سنووردارکەین بەوەی کە ئەوانەی دۆستی ژینگە مێنە کوردستان و بتوانین تەعاونێکی باش لەگە بازرگانەکانمانە دروستکەین و تەنانەت هاوردەکردنی ئۆتۆمبیل زۆر ئیشمان لەسەر کۆمپانیا گەورەکان کردووە بە تایبەتی توێتە ئەو سیارانەی دێنە هەرێمی کوردستان ئەوانە بن کە دۆستی ژینگەن و بتوانین کار لەسەرەوە بکەین تەعاونێکمان کردوون ئەو سیارانە چەندێ دێتە کوردستان ئەوەنە سیارە وەرگرنەوە دووبارە بەکاری بێننەوە بتوانن کارخانە دروستکەن بۆ باتری بۆ تایە بۆ ئەو شتانەی کە زیان بە ژینگە هەرێمی کوردستان ئەگەێنێ. لەبەرەوە ئێمە لە تەعاونێکی باشین لەگەڵ هەموو دامودەستگاکانە لەگەڵ کۆمپانیاکانە بەڵام هێشتا ماویشەتی بەڵام دڵخۆشین بەوەی کە ئاستی هۆشیاری لە هەرێمی کوردستانە ڕوو لە گەشەیە ئەگەر بەراوردکەن بە ساڵانی ڕابردوو ئەوە چەند ساڵێکە هەست بەوەکەی لە ڕۆژی سەری ساڵی کوردی ڕۆژی نەورۆز کە ڕۆژێکی میلیە بۆ هەرێمی کوردستان و زۆربەی وڵاتانی دنیا بەڵام لە هەرێمی کوردستان ساڵانی ڕابردوو ئیش لەسەرەوە کرا کە ئەو خۆشیانە بەتایە سووتاندن و پیسکردنی ژینگە بەسەر برێ بەڵام ئێستا لە ئاستێکی ڕۆشنبیریە کار لەسەر ئەوە کراوە ئەو خۆشیانە بە شێوەی کە دەرەبڕێ
ژینگە پیس ناکرێت کە ئەوە جێی دەستخۆشیە و ئێمە لێرەوە هەموو سوپاسێکمان بۆ کەناڵەکانی ڕاگەاندن و ڕێکخراوەکان و هەموو چین و توێژەکان گەنجانی هەرێمەکەمان کە توانیویانە خزمەتێکی باش بەو پەیامانە بکەن کە دۆستی ژینگەن و لە کردارە ڕەنگەداتەوە لە ڕۆژانەدا لەسەر ئاستی هەرێمی کوردستان خەریکە وردە ئاستی هۆشیاری لە ئاستێکی باشابێ، بەڵام ئێمە هێشتا لێ ڕازی نین، ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە باشتر و باشتری بکەین. ئەگەر باز لە تاکی کورد بکەین بەداخەوە، این کۆمەلگای ئێمە تا ئێستا لە بواری ژینگە هوشیارێکی گەورەی نییە و یان هوشیارێکی تەواوی نییە لە بواری ژینگە، ئەمەش هۆکاری هەیە کە باسیەکەی نەداهاتەوە، بەڵام تاکی ئێمە تا ئێستا هوشیارێکی لا دروست نەبووە. ئەویش وەکو تاک ڕاستە لای هەندێک کەس لەوەتی کە میدیا ئەم بابەتانە ئەو ڕوژێنێت و خەڵک سەیری میدیای کوردیە کات بەڕاستی میدیای کوردی ڕۆڵی هەبووە لە ناساندنی ژینگە و لە ناساندنی ئەم بابەتانە بە تاکی کورد، بەڵام هێشتا لە ئاستی پێویستانیە ئەتوانین بڵێن تۆزێ خەریکە هوشیاری ژینگەی لای خەڵک دروست ئەبێت، هەوا چێ ئاو چێ پیسبوون چییە، چۆن خەڵک ژینگەی خۆی خۆش بێ، چۆن خەڵک شوێن سەوز بکات، چۆن خەڵک بە شوێنی پاکا بگەڕێ، بەڵام بەداخەوە سیرەکەین ئەمە ئەگەر هەر سەیرێکی ئەم نۆرۆزە بکەین لەوە بۆمان دەرەکەوێت کە ئاستی وشیاری تاکمان هێشتا نەگەیشتوتە ئەو پێوەری کە بە پێوەرێکی ستاندەر بێ، وەکو بڵێن تاکێکی ئەوروپی وایان تاکیی ئەمریکی وایان تاکێکی هەر نەبێ ئێرانی بۆ نمونە بیر لە ژینگەی خۆی بکاتەوە پارێزگای لە ژینگەی خۆی بکات، بینیمان ئەم نۆرۆزە کە خەڵکە چێ بۆ سەیران، کە خەڵکە چێ بۆ شوێنە جوانانە چی لەو ژینگەیە کار لە فرەدانی پاشەڕۆ لەسەر خاک بۆ ئاو بۆ هەروەها لەو شتانی کە بینیمان، لەبەرەوە تاکی ئێمە بەڕاستی هێشتا نەگەیشتوتە ئەو ئاستە ستاندەری کە باسیەکەین. ئەمەش هۆکارەکان باسمان کرد، هۆکارەکان خۆی لە مابینێتەوە، بەڕاستی ڕاستە باسی میدیامان کرد کە ئێستا خەریکە وشیاری دروست ئەکا لای کۆمەڵانی خەڵک، بەڵام پێویستە ڕۆڵێکی باشتر و گەورەتر ببینن میدیاکان، بەرنامەی ژینگەی لەم بوارانە زیاترکەن و زۆر احتیمامی پێبن و هوشیاری تاک بەرزکەنەوە. ئەمە یەک دووهەمینی پێویستمان بە یاسای ژینگەیە، یاسای ئاوە بۆ ئەوەی کە خەڵک پارێزگاری لە ژینگە بکات، چونکە ئەگەر یاسانە بێ بەڕاستی خەڵک ئەو بابەتە بە هەندوەر ناگرێ. ڕێخوراوە مەدەنیەکان و ناحکومیەکان NGOکان ئەمانش ئەرکێکی گەوریان ئەکەوێتە سەرشان کە وشیاری تاک بڵاو وشیاری ژینگەی بڵاوکەنەوە لای خەڵک، و هەروەها حکومەت خۆی لە ڕێی ئەو فەرمانگەیە کە ئەبێ احتیمامێک و گرنگێکی تایبەت با بۆ فەرمانگانی کە ژینگەین بەداخەوەمان بینی لە پێشای وەزارەتی ژینگەمان هەبوو، دوایی نەما وەزارەتی ژینگەی بوو بە بەڕێوەبەرایەتیەوەیان بەدەستەیەک، ئێستا خەریکە دیسانەوە بێتەوە بە وەزارەت، لەبەرەوە بێ گرنگێکی تایبەت بدرێ بە بواری ژینگە لەلایەن حکومەتەوە و برەودان بە یاسای ژینگەی و بۆ فەرمانگانە. حتمما ناوەندی خوێندن دیسانەوە بەشێکی گرنگە. ئێمە ئەگەر سەیری بکەین زۆر جار من وەکو بەشەکەی خۆم سەیرەکەین، ئێمە لە قۆناغی چوارە دەرسی ژینگەی پێڵین، لە قۆناغی چواری بڵین کۆلێژە مەفروزە لە سەرەتاییەوە دەرسی ژینگەی بە، چونکە بەڕاستی ئەم جیلەی کە هەیە و گەورە بۆ تازە ناتوانانی تۆ هەندێک شتی فێرکەیت، تازە گەورە بووە، بەڵام مناڵ ئەکرێت لە سەرەتاییەوە لە قۆناغی سەرەتاییەوە دەرسی ژینگەی و چۆن یاسای ژینگەی فێرکەی و هەروەها ژینگە خۆشویست ژینگەی لا خۆشەویستکەی کە ئەم ژینگەی کە تایە ئەژی ئەبێت لێەوە بەڕاستی لە پرۆگرام وەزارەتی تەربیەش تەمان بەشێکە لە بابەتەکە کە ئەبێ پرۆگرامی چاک و پتە و دابنێت بەستاندەر بۆ قۆناغەکان بە پێی قۆناغ بۆ قۆناغی سەرەتایی و هەروەها بۆ ناوەندی و هەروەها بۆ زانکۆ. ئەمە ئەرکێکی تەواو ئەکەوێتە سەر ئەوە، هەروەها وەکو جەنابەت باست کرد بابەتی دینی و هەروەها ئیمام و خەتیبەکانمان و مامۆستایانی ئاینیمان ئەمانی ڕۆڵێکی گەوریان ئەکەوێتە سەرشان، چونکە بمانەوە نەمانەوێ یعنی ئێمە زۆر ئەو ئاەتەمان بیستووەوە نییە کە ئەڵێ ئێمە خەڵکمان دروست کرد لەسەر زەوی، ئەڵێ ئەتوفسیدونە فی الأرض، وانە کەواتە مرۆڤ بێتە هۆی کە ژینگە پیس بکات. لەبەرەوە ئەبێ ئیمام و خەتیبەکان و هەروەها مامۆستایانی زانیان ئاینیشمان لە بۆ نمونە لەو تاری هینیانە دائیمەن ئەمانە بە خەڵک ڕاگەێنن کە مەسەلەن هەندێک شت تەبزیر کە ئەماڵین بە فیڕۆدان ئیتر خۆ تۆ شەر نییە من بۆ نمونە پارە بە فیڕۆ بەمیان خواردنمەنی بکەمەتەنەکەی خۆڵەوە ئاویش کە تۆ بە فیڕۆی بێ هەردیس تەبزیرەکەواتە ئەمە شتێکە لە ڕووی ئاینەوە دیسان مەقبول نییە و لە شەرعا ڕێگە پێ نەدراوە. لەبەرەوە مامۆستایانی ئاینیش بەڕای من ڕۆڵێکی گەورە ئەبینن
لە هۆشیارکردنەوەی تاکان چکە بمانەوە نەمانەوە چەند مزگەوت هەیە لە شارەوە چەند خەڵگە چێ بۆ نوێژین هێنی ئەمانە هەمووی جو ئەگەن بەڕای من. لە ڕاستی ئەمە پرسیارێکی زۆر بە جوانە. ینی ژینگە با بڵێن ژینگە و کێشەکانی و ناسینی ژینگە لەبەرەوەی کە با بڵێن زانستێکی نوێ نەک تەنها بۆ ئێمەی با بڵێن کۆمەڵگەی کوردی بەڵکو بۆ گیان. ینی لە ساڵی 1970 کە من با بڵێن وانەم ئەخوێن لە زانکۆ ئەو کاتە لە باتی ژینگە ئینڤایرۆمنت زانستێکی کەم ئەخوێن ئیکۆلۆژی بوو کە ئیکۆلۆژی تەنها زانستێکە بایەخ ئەیە بە پەیوەندی نێوان بوونەوەرەکان و ئەو نێوەندولانەی کە تیاژین. بەڵام دوا بە دوای ئەوە چەمکی ژینگە سەری هەڵڵا. لە ڕاستیە نەکتاچی ئێمە بەڵکو ئەوەی کە بەرپرسی ئێمە بەڕێوە ئەبات ئەو وشیار و تێگەیشتیان بۆ ژینگە نیە. و بەڵگەشت بۆ ئەوە ئەبینیت یعنی لە پەرلەمانی هەرێمی کوردستان ئەو کەسانی کە دانراون وەکو لیژنەیەک بەشێکن لە لیژنەی تەندروستی لیژنەی ژینگە و تەندروستی تاوەکو ئێستا هیچ خەمخۆریەک نەکراوە بۆی گەڵاڵەی پرۆژەیە بکات کە خزمەتی ژینگەکەمان بکە لەو کاتەی کە کێشە ژینگەیەکان ڕۆژ لە دوای ڕۆژ لەسەر هەڵدانان ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونان وە کارێکگەری نەرێنیەکانیشی ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبوونان. و بەڵگەیەکی زیندوی تریش بۆ ئەو حاڵە ئەبینین ئێمە وەک زانکۆی سلێمانی کەەوە نزیکەی زیاد لە 20 ساڵە دامەزاوەتەوە ئەبینرێت ئەمڕۆ لە تەواوی باڵێن دەستگای ئاکادمیەکانی جیهان یعنی ئەم زانستە بایەخی پێوراوە بۆی کە بەشی سربەخۆی هەیەت و زانستی ژینگە لە هەموو بوارە جیاوازەکان لە بایۆلۆژی ئەخوێنێت لە هەندەسە ئەخوێنێت لە پزیشکی ئەخوێنێت لە جوغرافی ئەخوێنێت بەڵام بەداخەوە تا ئێستا لە ناو زانکۆ کەشمانە بەشێک نییە کە ناوی بەشی ژینگە بێت. بێگومان وشیاری تاکیش لە چی سەرچاواگرێت؟ وشیاری تاک لە پەروەردەی ژینگەی سەرچاواگرێت. ئێمە یعنی وەکو بنەمایەکی بنەڕەتی بۆ فێربوونمان بە وتێگەیشتنمان بە چەمکی ژینگە و بە پرسی ژینگە و کێشەکانی ژینگە ئەبێ ئێمە هەل لە دەستپێکی ژیانمانەوە لە سەرای ژیانمانەوە ینی لە قۆناقەکانی با بڵێن قۆناقی باخچەی مناڵان هەروەها کە چوونە قۆناقی ئیبتیدایی وانەی ژینگەمان پێبوترێت کە چوونە قۆناقەکانی سەرتر ئەبێ وانەی پێشکەوتومان پێبتێت چوونە قۆناقەکانی سنتر کە زانکۆیە ئەبێ لەوێ ینی هەندێک پسپۆری ژینگە هەیە ینی بخوێن لە تەواوی زانستەکان تاوەکو ئێمە وشیاری و تێگەیشتنمان بۆ هەبێت و ئەو کاتە خەم و ئاوردانەوەمان هەبێ بۆ کێشە ژینگەیەکانمان و بەدوایە ئەگەر بێت سنترێکی مەسەلە توێژینەوە بکرێت ئەو کاتە بە دواچوون ئەکەین و داتاپەیز دروستەکەین یعنی لەسەر زەو ئێو داتابێسانە ئەتوانین ئێمە هەڵسەنگانن بۆ ڕەوشی ژینگەی خۆمان بکەین. بەڵام ئێستاکە ڕەوشی ژینگەی خۆمان تەنها بە تێڕوانین با بڵێن هەڵسەنگانی بۆ کرد. تێڕوانین ئەو کەسانی کە با بڵێن وەکو ئێمانان کە تەمەنمان هەیە پێش 15 ساڵ بەر لە ئێستا کە تەماشای هەوای شاری سلێمانیمانەکە ئەمان بینی هەوای شاری سلێمانی تەواو هەوایەکی سافە لە کاتێک ئەمە تێکەڵێکی زۆرە لە هەوایە یعنی هیچ گرفتێکمان هەبوو لە بەری گۆیژۆ تا بەری با بڵێن قەراخ گڵە زەردە تێڕوانینمان هەبوو بەڵام ئەبینی لە ڕۆژەکانی هاوین تەواوی ئەو بەرگە هەوایە پر بووە لە مادەی پیس. ئەگەر خوێندنەوە بکەین بۆی نەخۆشیانەی کە سەری هەڵاوە مەسن نەخۆشی کەمتەمەنیە نەخۆشە کوشندەکان شێرپەنجە ئەبینین وەکو ڕاستێکی با بڵێن بەڵگە نەویست و دەستگا ئاکادمیەکان کە ئاماژەی پێکەن یەکی لەو دەستگیان مەسەر زانکۆی کۆرنێڵ زانکۆیکی با بڵێن ئەمریکیە ئەڵێ لە چلی مردووەکانی ئەم کاتە وابەستەیە بە پیسبوونی ژینگە. ئەجا بێگومان واقعی ئێمەش بە هۆکاری ئەو تەقینە گەورەی کە لە ژمارەی دانیشتوان بووە و ئەو پانتایە گەورەی کە ژمارەی با بڵێن شارەکەی گرتووە بە دوایە چی سەوزایی هەیە قڕ کراوە هەمووی کراوە بە شوێنی منشەئاتی با بڵێن نیشتەجێ و دوایە کارگەی چالاکی پیشە سازی ئەمانە هەر یەک لەم چالەکە جیاوازانە بێجگەر لەوەی کە بەشێکی زۆر لە دەرامەتە سروشتەکان ئەبن هەر یەکە لە ئاستی خۆیەوە چەندەها پاشەڕۆی جیاوازی هەیە پاشە ڕۆژە شل ڕق هەوا ئەمە تێکەڵ بەم بەرگە هەوای کەکە کە ئەمە ڕاستەوخۆ کاردانەوەی ئەبێت لەسەر با بڵێن
ژینگەی لۆکەڵی ناوچەکە و ئەبینیت ئەمڕۆ ژینگە گرفتێکی گەورەیە بەوەی کە بۆ هەر بۆنێکی ژینگە ڕۆژێکی جیهانی دانراوە تا خەڵکەکەی پێ و شارکرێتەوە و با بڵێن چەندەها چالاکی و با بڵێن وەرکشۆپ و کۆنفرانس و ئەمانە بکرێت تاوەکو خەمخۆری لە ژینگە بکرێت. ئەگە بە حەقەت قسە بکەین لە ئێستا ئەم ساڵانەی دوایی لە چاو ساڵانی ڕابردووە کاریگەری بڵێ جیازی زۆری هەیە پێشتر هوشیاریەکان دەربارەی بە ژینگە زۆر کەم بەڵام ێستا لە دوایەوە کە وەزارەتێک و دەستێک لە ناو حکوومەتی هەرێما هەبووە و کۆمەڵێک ڕێکخراوی زۆری زیاتر لە 100 ڕێکخراوی ژینگەیی دروست بوون لە هەرێمی کوردستانە تا ڕادەیەک باش ئەتوانین بڵێن هوشیارە ژینگەیەکان زیادی کردو بەڵام وەکو پێشتر باسم ئەم هوشیاریانە ئەم هوشیارە ژینگەیانە لەو ئاستان نین کە ئێمە بتوانین ژینگەی دڵی پێ خۆشبین کە بتوانین بەم هوشیاریەوە ژینگەکەمان بە پاکی ڕابین چون هوشیارەکان لە ئاستێکی کەمان چالاکیەکان لە ئاستێکی کەمان بۆ هوشارکردنەوەی مجتەمع بۆ هوشارکردنەوەی خەڵکی تاکو بتوانن ژینگەکان بپارێزن سەری ئیعلام کە ئیعلام ینی لە کەمترین کاتی ڕاگەاندنەکان بۆ ژینگەیە لە سیاست بەشێکی زۆری کردووە لە بواری پەروەردا بەشێکی کەم بۆ ژینگەیە ینی مامۆستایانی ئاینی تەنها لە ڕۆژانێکە تایبەتێ بە ڕۆژی ژینگە لەو ڕۆژانە باز لە ژینگە کرێت ینی شتەکان لە چاو گرنگی ژینگە لە چاو ئەهمیەتی پاراستنی ژینگە هەوڵەکان بۆ پاراستنی ژینگە هوشارکردنەوەکان بۆ پاراستنی ژینگە لە ئاسی پێویستانی بەڵام هەردوو بەم شێوازە بڕات ینی ئێمە دەبێت نەوەسین بەردەوامی لە هوشارکردنەوەی خەڵکی بۆ پاراستنی ژینگە تا ڕادەیەک باشە بەڵام جێگەی تموح نییە هوشاری ژینگەیەک بۆیە خەڵکیش ئێمە ئەمڕۆ لە هەفتەی جیهانی ئاوا بووین کە ڕێنمایی ژینگەیمان بڵاو دەکردەوە سەبارەت بە پاراستنی ئاو ینی دەبین کۆمەڵێک کەس هەبوو زۆر بە جوانی ینی دەستخۆشی لێ کرد کە پێویستە ئێمە هەمومان پارێزگاری لە ئاو بکەین وەکو بەشێک لە ژینگە بەڵام هەندێک کەسیش دەبینی ئەیامت ئێمە بەناک خۆمان ماندووەکەین ئەوەندە یانگەتنو دە ڕەشببینیەک کە لە کوردستاندا یان وای هاتووە ینی شخصەکان زۆر گرنگی بە بابەتەکە نادن لە هەمان کاتیشدا کۆمەڵێک کەس هەیە گرنگی پێدات بۆیە ئێمە دەبێت لە هەوڵەکانی خۆمان بەردەوامی تاوەکو قەناعەت بە خەڵک بە سیاسیەکان بە ڕێکخراوەکان بە ڕاگەندەکان قەناعەت بۆ هەموو کەسانە بکەن کە ژینگە بڵێ بەشێکی گرنگە لە ژیانی ئێمە دەبێت هەمومان هوشیار بین بەرامبەری هەمومان هەوڵی پاراستنی بۆ بدەین لە 100% ناتوانین ینی بڵێن وانە ینی بە ژیانی بەشی ئەوەندە تروسکایەکەیە کە لە کۆمەڵێ شخصا کە گرنگی بە ژینگە ئەدەن کە دڵیان بۆ ژینگەی وڵات ئەسووتێت بەڵام ڕێژەکە ئەو ڕێژێنێکە ئێمە ینی دڵی زۆر پێ خۆش بکەین. کۆمەڵێک هۆکار هەن بۆ پیسکردنی ژینگەی کوردستان بەداخەوە هەنێکیان پاشماوەکانی شەڕی عێراقیێرانن هەنێکیان کاریگەری ئەو چەکە کیمیانەیە کە هەرێمی کە ڕژێمی دیکتاتۆری بەعز بەسەر خاک و ئاو و هەوا و دانیشتوانی هەرێمی کوردستانە باراندی ئەوانە هێشتا کاریگەری خراپیان لەسەر هەرێمی کوردستان بەجێهێشتەوە و دواتریش ئەو شەڕە نێودەوڵەتی کە لە نزیک هەرێمی کوردستانە ئەوەیش بەڕاستی تەسیرێکی سلبی لەسەر هەرێمی کوردستان دروست کردووە و کۆمەڵێ پاژماوەی جەنگی شکەماونەتەوە مین و ئەڵغامەکان کە لە شاخەکانی هەرێمی کوردستان هێشتا هەر مەترسین بە تایبەتی لەسەر سوتانی شاخەکان کە ناتوانرێت لەبەر مین زۆر جارێک کۆنتترۆلی ئاگرەکان بکرێت و ئەو مەترسیانش بەڕاستی لەسەر ژینگەی هەرێمی کوردستان دروست بوون هەنێکیان قەیرانی هەرێمی کوردستانە کە ڕووی تێکردو تەسیری لەسەر ژینگە کردو بە نمونە لەسەر ئەوەی کە ئێمە قەیران ئەمساڵ نەتوانراوەکو پێویست نەوتی سپی دابین بکرێت لە هەرێمی کوردستان لە ناوچە شاخاوەکان پەنایان بردە بە داربڕین بەداخەوە کە تەسیرێکی لەسەر ژینگەی دەوروبەرمان کردووە کە ئەوە ئومێد دەکەینەوە قەیرانە وردە وردە بەرەو کۆتایی بڕا و خەڵکی پەنا بۆ ئەوە نەبا و کۆمەڵێک شتی تریش کە لە دەرەکین هەمویان تەسیریان لەسەر هەرێمی کوردستان کردووە ئەوانە وردە وردە بەڕاستی ئومێدمان وایە لە داهاتوویەکی نزیکە بتوانین ئیشیان لەسەرکەین بەڵام ئەمانە هەمووی بەتەنیا ناکرێت پێویستیان بە
کۆبوونەوە کۆنفرانسەیە بە توێژینەوە هەیە کاریگەری بۆ نمونەچێکی کیمیایی لە هەرێمی کوردستان. بۆیە خۆشبەختانە لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراوە کە ڕۆژی ژینگە لە هەرێمی کوردستاندا ئەو ڕۆژە بێت کە ڕژێم کیمیایی بەسەر کوردستانە کردووە کە کاتە ڕۆژی 16/1970 کە یەکەم جار لە بالیسان و شێخۆسانان کە ڕژێم کیمیایی کردەوە سەر کوردستانە. ئەو ڕۆژە کراوەتە ڕۆژێکی ژینگە لە هەرێمی کوردستانە. ئەو ڕۆژە ئێمە لە ئێستەوە ئامادەکاریی باشمان بۆ کردووە. ئومێدەکەین بە هەموو لایەکمانەوە بتوانین خزمەتێک بەو دەڤەرە و خزمەتێک بەو پرسە لە هەرێمی کوردستان بکەین و ئەو ڕۆژە هەر وڵاتێک ڕۆژێکی هەیە ئێمەش پێویستەکە ڕۆژی ژینگە بکەینە ڕۆژێکی نیشتیمانی. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن لا إله إلا الله. أشهد أن محمدًا رسول الله. أشهد أن محمدًا رسول الله. حي على الصلاة. حي على الصلاة. حي على الفلاح. حي على الفلاح. الله أكبر الله أكبر. لا إله إلا الله.
سەرتاسەری هەرێمی کوردستانە هەموو دام و دەستگاکان هەموو خەڵکی کوردستان هەموو لایەک بەشداری بکەین لە بەرزڕاگرتنی ڕۆژی ژینگە. لەبەرەوە ئێمە بەڕاستی کۆمەڵی کێشە کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە پاش ماوەی ئەو هەموو ئیتیفاقانەی بینی عێراق و ئێران بۆ ڕاگواستنی لادەکان بە ئەنفاری کوردستان بە کیمیا بارانکردن بە زیندە بە چاڵکردنی بەرزانەکان کۆمەڵێک ئاسەواری زۆر لە هەرێمی کوردستانە هەن، بەڵام وردە وردە ئیش لەسەر سڕینەوەی ئەو ئاسارەوە ئارانەکرێ، بەڵام پێویست بەوەی شکات نەخشەیەکی وردی باشمان هەبێ بۆیە ئێمە دڵخۆشین بەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە کار بەوە کرێت تەنسیق و تەعاونێک هەبێ و ئەو تەنسیق و تەعاونێمە هەمیشە کارمان لەسەرەوە کردووە بە تیم کارکەین، هەم ڕێکخراوەکان و هەموو داون دەستگاکان هەموو خەڵکی کوردستان بە تیم کارکەین، هۆشیاری پێڕەوکەین، لە دواتریشا بەڕاستی نایشارینەوە ناکرێت خەڵکێک هەر ژینگە پارێزێ و خەڵکێکی کەمینەیش بن هەرتێکی بدەن. پێویستەکە مەسەلەیەکە ئێڵێ مەزهەب چوارە و کوتەک پێنج، پێویستەکە یاسا سەربەر بێ، یاسا لەم بواراندا بەڕاستی دەوری خۆی ببینێ. ئێمە نەیەڵین ئەو کێشانەی کڕ و لە ژینگەکەن بەڕاستی خەڵکی بە ناوی ئازادیەوە بتوانێت ئازادی ئەوانی کە تێک بە. ومێ دەکەین بە هەموو لایەکمانەوە توانی بێتمان خزمەتێک بە ژینگە بکەین، بەڵام ژینگەی کوردستان دوجار ئەو خاکە پیرۆزەیە کە قوربانی و خەباتێکی زۆرمان لە پێناوی کردووە، پێویستەکە بە هەموو لایەکیشمانەوە بیپارێزین. ئەگەر ئێمە سەکتەرەکان جاکەینەوە، باز لە خاک بکەین، باز لە هەوا بکەین، باز لە ئاو بکەین، بمانێ و نەمانەوێت وکوتمان بەهۆی زۆربوونی ئادەمیزات و تەکنۆلۆژیا و گۆڕانی کەش و هەوا ئەمانە هەمووی وای لێ کردو ژینگە ئەو ژینگە پاکە 100% نمێنێت کە کاتی خۆی ئێمە بینیومانەوەیان مەسەرەن 20 ساڵ لەمە پێش 30 ساڵ لەمە پێش حتمما ئەگەر تۆ شاری سلێمانی باس بکەیت لە چاو 20 ساڵ لەمە پێشی 30 ساڵ لەمە پێشی پێشکەوتۆ لە ڕووی پیشەسازی، لە ڕووی ئەوەی کە ئادەمیزاد زۆر بووە، لە ڕووی ئەوەی کە ژماری سیارە زۆر بووە. لەبەرەوە بمانێ و نەمانوێت هەواکانمان ئاوەکانمان بەرەو پیسبوون ڕۆشتون، بەڵام هێشتا ژینگەی کوردستان هێشتا لە ئاستێکی باش هەیە. ڕاستە ناڵین پاکە و ژینگەیە کە تاوستان دەرێ، نەخێر پیسبوون هەیە، بەڵام بەو ئاستە ترسناکە نییە کە بڵین تەسیریتێکە دەبێتین ئیندا لە چەند شوێنێک کە لۆکەڵیە ناوچەیە، مەسەرەن بۆ نمونە ئەگەر بڕۆینە ناوچەی بازیان لەبەرەوەی کە کارگەیەکی زۆری چیمەنتۆوە وها شتی تر هەیە، ئەوە وای کردو کە هەوای ژینگەی بۆ نمونە بازیان تۆزێ پیسکە لە ناو شارەکان کە قەڵەباڵغی دروستبوون و ژمارەی سیارە وای کردو هەندێک پیسبوونمان ڕووبات. بەڵام ئەگەر بڕۆینە هەندێک شوێنی دوورە دەستی شار و دێهاتەکانمان حتمما ژینگەکەی لە ڕووی هەواوە پاکە. لە ڕووی ئاویشەوە دیسانەوە شوێنەکانی کە شاری گەورن ڕووبارەکانمان بەداخەوە لەبەرەوەی حکومەت پلانێکی نیە، وەزارەتی شارەوانی پلانێکی نیە، هەرچی بۆ نمونە باز شاری سلێمانی بکەین 800,000 کەس ئاوی پاشە ڕۆی ماڵان هەمووی ئەگرێتە چەمیتانجەرۆژێتەوە سەر ڕووباری سیروان و لێەوە بۆ بەنداوی دەربەنی خان، هەروەها هەموو ئاوەڕۆکانی منطقەی دەربەندی قەڵات زێ و ڕانیە و دووکان هەموویەتەوە سەرزەی بچووکویەتەوە ئاوی دووکان خەریکە وردە وردە ئاوەکانمان لە هەندێک شوێن بەرەو پیسی ئەڕوات کە ئەمەش بەڕاستی بێپلانی حکومەتە کە تا ئێستا بیرینەوە نەکرۆتۆ کە ڕێگە چارەیەک بۆ ئاوی پاشەڕی ماڵاندا بندرێت پێش ئەوی بکرێتە ناو ڕووبارە جوانەکانمان. چکۆ ڕووبارانێکی ئەمەی بینین ڕووبارێکی جوانە کە ڕووبارەکانمان لە دەستدا تەواو بەڕاستی هەم ئیکۆلۆژی واتە ئەو زیندەوەرانەی لە ناو ئاوکا لە دەستین، ئەو زرعاتانی کیکین بۆ ئەو ئەوش تووشی پیسبوون نەبێ، ئێمەش ئەی خۆین دیسانەوە زەرەر و زیانمان لێیە. لەبەرەوە ئەمە لە ڕووی کە باس لە ئاوەکەین. ئەگەر باس لە خاکیش بکەین، خاکانمان کوتمان ئەگەر بارانمان بۆ نمونە ناوچەی بازیان کە ئەگەر پیسی هەبێت باران بارێ ئەیشواتەوە خاکەشی پیسەکات، ئەو ئاوەی کە هەیە ئەگەر ئەویش پیس بێت بێت تۆ زراعەتی پێ بکەی کشتتوکانی پێ بکەی تۆ بە ئاوی زێرا بۆ نمونە ئەو ئەرزانی دەوروبەری تانجەر و ئاوەی خاکەشە دیسانەوە تووشی پیس بوونەبی. بەڵام وەکوتمان لۆکەڵیە ناوچەیە، ئەوە مەترسیە گەورەی نییە بڵین کە وەکو هەندێک وڵاتی پیشەسازی گەورە کە لە جیهانە هەیە، مەسەرەن بۆ نمونە تۆکیۆت هەیە، ویان واشنگتنت هەیە، ویان پەکینت هەیە، بەو شێوازە نییە. بەڵێ ژینگەی ئێمە یعنی زیانی پێکەوتووە و زیانەکانیشی گەورەیە و یعنی با بڵێن چارەسەری
ئەم دەرهاویشتانەی کە لێ ئەکەوێتەوە کارێکی ئاسان نییە هەر وەک نمونە ینی من بەڕێزت بڵێم ئەبینین بەشێکی زۆری دارستانەکانمان لە ناوچوو بەشێکی زۆری ئەو پانتایە سەوزانەیە کە هەمان بوو کە ئەمە سەرچاوە بوو بۆ دروستکردنی ئۆکسسیجینی با بڵێن خەڵقی ناوشارەکان ئەمڕۆ لە پانتایەکی زۆر بوو بە ڕووپۆشی جادەوبان ژمارەی ئۆتۆبیلەکان بە ژمارێکی زۆر زیای کرد هەتا کۆتایی ساڵی 99 لە شاری سلێمانی مەسە لە 34,000 ئۆتۆمبیلت هەبوو 33,000 ئۆتۆمبیلت هەبوو ئێستاکە شاری سلێمانی 400,000 ئۆتۆمبیلی تایە کارگەی سلێمانی یەک کارگەی چیمەنتۆی هەبوو کە 50 تەنی ئینتاجە کرد بەڵام ئێستا لە ناوچەی بازیان بە تەنها نزیکەی 5 کارگەی چیمەنتۆ هەیە کە دەوری 35,000 تەن کارەکات 35,000 تەن ئەمە چی ئەبات ئەمە لە مادەی دەرامەتی سروشتی لە خاکتەبا لە ئاوتەبا لە هەواتە بێت بەرامبەر ئەوەش بارتەقای ئەوە مادەی پیسکرد تێکەڵ بە ژینکەکەت ئەکات ئەجا بۆ ڕەهندەکان بەر لە مەسەلە 15 ساڵ قوارەی مادە پلاسیکیەکان کە ئێستا بەرۆشی ئێمەگرت و تێکەڵ بە هەموو ژیانمان بووە ینی بەڕاد هەر بوونی نەبوو وجودی نەبوو ئەبینیت ئەم مادە پلاسیکیانەکە چەندەها پێکاتی با بڵێن نامۆی لە خۆگرت و کارتێکردنی لەسەر ژیانمان هەیە ئەمانە هەمووی هۆکارن بۆی کە کاردانەوەیکی زۆر نەرێنی لەسەر واقعی ژینگەکەمان بێ و بە شێوەیەکی گشتیش ینی کاتێک کە ئێمە باس لە واکەین ئایا فشار لەسەر ژینگە دروست بۆ سێ با بڵێن فاکتەر هەیە توانین حسابی بۆ بکەین یەکەم ژمارەی زیابوونی ژمارەی دانیشتوان ئەو ژمارەیە لە واقعی ئەمە زۆر بە زەقی بەرچاو کراوە شاری سلێمانی لە ساڵی 50کانە لە دەوری 50,000 کەس بوو ئێستا شاری سلێمانی ناوچەی بەس ناوشار نزیکەی 800,000 کەسە وە کۆی دانیشتوانی پارێزگاکەش بۆ بە نزیک 2 ملیۆن خاڵێکی دووهەم ئەگەر بێت ئێمە واقعەکەمان بوو بە بازاری تەکنۆلۆژیا هەمە جۆرە جیاوازەکان لە کاتێک ئەم تەکنۆلۆژیانە هیچی سەرچاوی ئێمە نییە کاتێککە من ڕادیۆیەک هێنم تەلەڤیزۆنێک هێنم ئۆتۆمبیلێک هێنم کە ئەمانە چەندەها پێکاتی جیاوازی لە خۆ گرتووە ئەم پێکاتانە ئێمە بە شێوەزمانی زانستی خۆمان پێیان ئەڵێن زینۆبایۆتیک یعنی ئەمانە پێکاتەیە کە دەستکردی مرۆیین هەری یەکە چەندەها پێکاتی کوشندەی تایە کە ئەمانە لێتەوە تۆ چی لێکیت تێکەڵ بە ژینکەکە تێکی تێکەڵ بە ئاوتێکی تێکەڵ بە خاکتێکی تێکەڵ بە جستەی بوونەوەرەکانێکیت وێتر ئەم پێکاتانە سوور ئەخوات لە چوارچەوەی ئەو بایۆجیۆکیمیکەڵ سایکلی کە بە بڕستم وت سوور ئەخوات تێکەڵ بە ئاوەکەت بۆ تێکەڵ بە خاکەکەت بۆ جارێکە تێکەڵ بە جستەی مرۆیە تازەکان ئەو ئینسانانی کێن ئەو بوونەوەرە تازانەی کە یەن وە خاڵێکی تر بوو وەک فشار کە لەسەر ژینگە ئەبێت هەر کاتێک هات ئەگەر ئێمە ژیانی بعربی پێوتێ بەحبووحا یعنی بێسەروبەری ئەفلێنس ژیان ئەبینین لەم ماوەی پێش وەختا یعنی بەهۆی ئەوەی کە با بڵێن باری گوزارانی خەڵکەکە باش بوو ئەبینین زیای ڕۆیمانەکە لە دروستکردنی خان و لە زۆری ئۆتۆمبیل یعنی لە هەموو با بڵێن جونگەکانی ژیان ئێمە زیای ڕۆیمانەکە ئەدبینیت مەسەلەن ماڵێک بۆ خواردنی خوانی ژەمێکیان پێویستیان بە تەواوی 1 کیلۆ 2 کیلۆ خواردن نەبوو بۆ هەموو ئەو خۆراکە جیاوازن ئەوان 4یان دانا و 5یان دانا 3یان فڕێەیە ژیانی بەحبووحەش ئەم زیای خۆراکیانە چی لێت لە کاتێکا ڕۆژانە بە هەزاران ناڵ لە واقعی وڵاتی تر لە برسە ئابرێت لای ئێمە بەسە لە خواردنە زیایەکەمان فڕێئیدا هەر وەکو بەڵگەیەکیش بە پێی راپۆرتی WHO ساڵانە نزیکەی 1,400,000 تەن مەواد فڕێئیدێت کاتێکی ئێمەش بە دواچوونمان ئەکرد بۆ پاشەڕۆی ڕقی ماڵەکان بینیمان لە ناوچەی تانجەرۆ لە سا 60 ئەو پێکاتانە بریتین لە پێکاتی خۆراکی کە ئەمە خۆی لە خۆیان کارەساتێکی گەورەیە و بارگرانێکی گەورەیە بۆ سەرژنیەکەمان. لەم چەند ساڵی ڕابردووە بە تایبەت کە چەند ساڵی بگەڕێنەوە بۆ پێشوو کە کوردستان لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی داهاتوو ینی بڵێن موچە و پارۆشتەوە لە وەزعێکی باش هەبوو لەم بەم چەند ساڵەکەمە ینی پێشکەوتنیەکی زۆر کردنەوەی کارگەڵێکی زۆر لە بواری ئاسن و چیمەنتۆ و پاڵاوگەینەت و یان لە بواری پیشەسازیەوە هەڵمەتێکی زۆر بەرەو پێشەوە ڕۆشت و ینی هەنگاوێکی زۆری ناوە ئەم هەنگاوانە ئەم پێشکەوتنە پیشەسازیە ینی لەگەڵ ژینگە هاوتەریب نەبووە
بۆیە زەرێکی زۆری لە ژینگە داوە هەرچەندە دەستەی ژینگە وەزارەتی ژینگە و ڕێکخراوەکان بەردەوام کارەکەن بەڵام حقەتێکی کەمێ بیزانین لە کوردستانە ئەو کارگە و معامیلە گەورانە دەستێکی زۆر گەوریان لە پشتە ینی نەتوانرا وەکو پێویست ڕێگیریان لێ بکرێت بۆیە ینی ئەگە بەم شێوازە بڕات بڵێ ژینگەی هەرمی کوردستان لە قۆناغێکی مەترسیدادایە بەرەو مەترسیدارتری ژەڕات چونکە لەم قەیرانە داراییە کە دروست بووە ئیشوکاری ڕێکخراوەکان ئیشوکاری وەزارەتەکان لایەنەکان کە تایبەتن بە ژینگە و بۆ ڕێگیریکردن لەو کارگانە و لەو سەرچاوانەی کە بنەوە هۆی پیسبوونی ژینگە کەمتر بووەتەوە ئەوان لەسەر ئیشوکاری خۆیان بەردەوام لە پیسکردنی ژینگە بڵێ توانین بڵێن ژینگەی کوردستانەکە بەم شێوازە بەردەوام بێت بەرەو قۆناغێکی مەترسیدار دەڕوات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی